دردی دوری تو ادای آزارم افلاتون حشیم ناکایاتی مارم يا رب حسين كعبة آيات الله كي أو خمل ظليم تفروتنا كي أماني شوخ بيوادا خساران كسيواكم عمري جواني دابان بادا أتوم ناوي من توم ناوي دوستم هيا أتوم ناوي هذا لو آخري عمر ميدا للي خمنا خمادا سڵاوێک بۆ هەوادارانی قاوەخانەی زەردەشت ئەمە یەکەم چالاکی ساڵی هەشتەمە هەشت ساڵی ڕێکە لەم قاوەخانەیە لەم کافتریایە دوێنە مامەستا عەبدوڵ ڕەکنەی قاوەخانەی دەکردی ناڵێ قاوەخانە لە چایخانەی کەلتوری زەردەشت ئەمە ماوەی هەشت ساڵە بە دیداری چەندی هونەرمەندی ئاوام مەزن و گەورە گەشتوون هونەرمەندە میدیەکان هونەرمەندە ناودارەکان یادەکانمان کردێتەوە بە هاوکاری دنیاک لە هونەرمەندی میدی کاکە ڕەحیمی باڵەبان و کاگەردوان و کاگاری فۆزی کوڕە کاگە بابانی خۆشەویست و ئەمڕۆ ئاغای محەممەدی عەزیمزادە لێرە ئێمە دووەم جارە دێتە قاوەخانەی زەردەشت جاری پێشوو هەوادارەکان یانوت خواگە ئوستازاتەوە مامۆستا پێمان بڵەوە ئەوە ژمارەی تەلەفۆنەکەی لێرەیە کێ حەزەکەدا حەزی لە هونەری ڕەسەنە ئەو هونەرەی کە ڕاستیە هونەری کوردەواری ئەتوانێت ئەم ماوەیە تا لێرن ئەڵە تا 12 ڕۆژتر لێرەین ئەتوان چێژێنێت بین لە دانیشتە میدیەکانە ئاهەنگەکانتان خۆش بکەن ژمارەی تەلەفۆنەکەیمان داناوە 050 322 060 هیوادارم ئەمان توانن کە وەکو لێرن ستودیەکێنە بۆ خۆیان و کاکە بابانی خۆشەویستی جۆم کە هەموو شەی وەکو هەمیشە ئەندامێکی میلی دڵسۆزی کۆمەڵی هونەری میلی و ئەم شوێنانی کە لەگەڵمان ناوکارە یارمەتیمانەیە سپاس بۆ کاکاروانی خاوەنی قاوەخانەی توی زەردەشت کە دەرگای کردەوە ئێمە ئاغای محەممەد عەزیمزادە میوارەیە بە دڵی خۆی بە دڵی ئێوەش گوێ لە دەنگ یەکدین و سپاس بۆ ئێوە کاتتان هەرۆ خۆشە ئەوڵا خۆش سپاس بۆ وێنەگرتەکانی کاگورانستار گورانەورامی خۆشەویست هذا لا
وای بابەکەت بژی مێرە بەمامە پیرەی دەستێرە تازە قسمەتە هاتا ئێرە وە شوێنێکی دیمانێرە خەستەم بە زۆرێ پیچین چینت نەخۆش بووی دێمە سارینت لەبەر بەدکار ناکەمێشینت کێ ناخۆم لە پێکانینت ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لە ئاخری عومرمدا دڵی خۆم خۆشەویستان و بینەرانی ئەم لایڤە یەک ڕاستی ئەمە پێتان بڵێم ئاغای محەممەدی عەزیمزادە بەنەتەوە کورد نییە بۆ ئاگاداریتان ئەو تورکمانە بەڕەچەڵک تورکە بەس چەند خزمەتی شعر و هۆنراوی جوانی میلیەکە بزانن گوێ لە شعرەکانی بگرن بەدەر لە دەمیشی گۆرانی میلێ بیاوە شعر بێت لەگەڵ گۆرانیە نەک شێواندنی هوەری میلی بە ئێستا هەمووی بەداخەوە بە سناپچات و نازانم ئینستاگرام و فۆلۆ و نازانم ئەم شتە بێ معنایانە کە هیچ معنایەکی نییە جار بەجارێ لەگە گۆرانەکانە ئاغای محەممەدی عەزیمزادە شەرحی پێ بە گۆرانەکانی جاری بێشوو باسییانە کرد حەسەن زیرەک ماملێ ئەگەر یەک بەسەراف یەک گۆرانیمان بۆ بجێرێتەوە کە چۆنە بە شەرحەکەی مەمنونی ئەبم ئەو بە درێژایی تەمەنی لەگەڵ هونەرمەندە مەزنەکانە هەڵسو کەوتی کردووە لەناو مەڵبەندی گۆرانی ڕەسەنەکە ڕۆژهەڵاتە بەخێر بێت بەخوربان تۆ ئەڵێ مامەستا سانزیرەکە چێ بێتە میوانی ئاغایەک تەمەشاکە سێ دانە ژنی هەیە بەڵام ژنەکەی ئاخری زۆر منداڵە بێت سوعالی لێ کاڵێ ئاغا ئەو خانمە چیتە ئەوی چڵێ وەڵا ئەوی ژنە تەمەشاکە و کابرایە سنەی 75 بەڵام ژنەکەی ئاخری سنعی 15 قەن ناگرێتەوە دەنگ ناکە دێتەوە پاشی 20 ساڵی کەڕێکێتە ئەو شوێنە ئەڵێ باقیدام و کابرای وازی چۆنە وەختی ئەچێت تەمەشاکە ئەو کابرای سنعی چۆتە 95 ئیدی لە کار کەوتووە ژنی چکۆلەیە و ئاغای سنعی چۆتە 30 ئاغای شوێت تا بەیانی کای لەگەر کات تەمەشاکە و کابرای هەر وەک جەنازە تا بەیانی لێ کەوتووە خەبەرێک نییە جا لەوێنە مامۆستا ئەو شعرە ئەڵێ مامەستا سەنزیرەک بێدەلیل گۆرانی نەوتووە جا مامۆستا لێ مەدەن ئەڵێ جا چۆستایان خایال خایال بەفریایان ئاسیەتۆ لە عیلمێتۆ شتەکانی بە مۆدێ وتووە ئەلانی ژەمە نازانی مازۆری چی بووە زۆر ڕاستە ئەچێ بێتە میوانی ئاغایە ئەوەی خۆشەوێ تەمەشاکە سفرەیان ڕاخستووە دەی حەسەنجان پارێ بخۆ دەی حەسەنجان ئەشڵە وەڵڵاهی برسیم نییە نەهارم کردووە هەر بە زۆر دەست یەکرێت و پارەوە خات و دەست ئەچێشێتەوە تەمەشاکە کابرا دڵ ناچێشێ دەی حەسەنجان تۆڵە پارەیەی کە بخۆ ئەمیش بە مەقام ئەڵێ ئەمان 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 گەر ئەپرسی من لە بەرچی کەمە خۆم قەلبە برسیم تۆ مەزانە غەمە خۆم ئاوی شوێری چاو تاڵی لێ و دەمدەم و ژەمژەمە خۆم خدای تبارک و تعالی ئەولادی نێرینەی پێ نادا لە یەکە هەر بە مقامەڵێ شەرتە ڕەش بۆش بم لە داخی باغی عمری بێسەمەر دابنیشم دەستەوە ژنۆ وەک هەتیوی بێپدەر من بە عەشقی دیدە تەرکەم خاک و خۆڵی ڕەهگوزەر با لە لوتێ شای لەولاک هەرگیز نەبم بێخەبەر ئەمان 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 بەڵێم ئەویش ئاهەنگێکی جەدیدە بە خۆشی ئەو خۆشەویستانەڵێن مامۆستاجان شورە
جواني كان رحمن ورحيم أول بني جواني كان رحمن ورحيم رحمة لو دايك عيدت وإذا تعلم وهم لو كسي عيدوك البلاوي دنيا يرونا كسي زاد ببيت وناوي سهم لو كسي عيدوك البروردة نوريتو بو منا مصاهر دا خدرده من ضلين دبيت وضلينا بي أقر ملد بي ورد يسرد نملري قال هاتون أبويا جود لو شعر بي سينا صر بحسي ورد يسيامن دو خجي سر ورد يشيلي مزارم كشتي داستي تويا مدى أزارم أصاري خبري بعدي النبي بعد وزني بيني ورد يبينم بعد نبي هاتي سر خبر ميتو زلف البيرانا دايما سلاسري أو شيل أسوانا أنشيل ومنشيل ببين زلفي توم باسو خاصنا كان ورد لمن غنزرويا أي شكر بكار دي خالقي قردون شكر بكار دي خالقي قردون تاريك دي لمن كل ورون يارقو بليلي منكم بمسنون ميلك من تبدا وردي ببونون بون من ضليم دبي تو ضلينا بي اقر ميل دبي وردي سردني ملري قر هاتون ابوي وجود لو شعر بي مشينا صر بحسي وردي سامن دو خجي قاين بمراد ليلى ومسنوي شيرين وفرهاد من يشوق اوان ببلا اوان بصرهاد من ظلم دبي يار ضلنا بي اقر ميل دبي ورد يسر دنيم لري قر هاتون ابوي جود لو شعر بي شيل صر بحسي ورد يسامن دو خجي توني ودشيا فدايني ودبم توني ودشيا وردي فدايني ودبم فداي أقري زي زلفي خاودم فداي أقري زي وردي زلفي خاودم كل باي باوشي توبم قرباوش لا يلايم بوبكا وردي دلكوبي مهوش لا يلايم بوبكا سيزاد بدن جيشي خويا سلفي والو للدعوة خمو بشاردي ومن جماوة أقول يشقد وردي بشي وماوة من يشوكوتو زارق براوة تاكيداني شين وردي روش بكناوة شريش تادمري عزيز بهي وساوة صوصي لا يا
ئاەتە خۆزگا دەمزانی قەدری جوانی لە دەستم دەرچووەرەدەی هیچ پێم نەزانی ئێستا دەزانم جوانی چییە هەی لە دەست دەرچووە بەبیلاهی سوودی نییە بەڵام ئەو بەحسایە خەیاڵ بڵاوە عمرێکە بڕوا وەرەدەی نایێتە دواوە من دەڵێم دەبێ تۆ دەڵێ نابێ ئەگەر مەل دەبێ وەرەدەی سەردەمێن نەڕێ گەر هاتوونە بۆیە گوێت لەو شێعرە بێ چینە سەر بەخسی وەرەدەی سامەند و خەچەیە ئەمێش ئاهەنگی مامۆستا قادر مامەندیە ئەیوەنیوەنی بەخۆشی ئەو جەماعەتە بەخۆشیوانەی هونەردۆستن ئێمە هونەردۆست نین خاچی ژێرپای هونەردۆستانی دەستە خۆش بێ ئەوش ئاهەنگی وەنیوەنیە فەسری ئێواران وەرادەی کچی لە سەرکانی دێتەوە یادم ئەیوەی کرپەی گۆرانی بریا خاڵێ بام لێلێ لە سەر مەمکانی ئەی ئەیوەنی وەنی جوانی جانبەری باوەنێ خۆزگا دەمزانی سەیزادە چۆن پێ دەکەنێ باو پێکەنینە دێ وەڵا من دەبووم خەنێ ئەی دێوانەی کردم شۆخە کچە عەرمەنێ بکەم بەکاڵە شەرتە پێستی دڵژوانی جان بکەم بەکاڵە حەو ساڵ دەروێش بم ئەیوەی لە دوای ئەو خاڵە حەو ساڵ دەروێش بم جانا لە دوای ئەو خاڵە بۆچی پێم دڵی سەیزادا ئەو کابرا شێتە بۆ تۆ نازانی نازی لێ ئومێدم پێتە هەتاکو ماوەم جوانی چاوم لەڕێتە خۆشم نازانم دەیدەی من دێوانەشم خۆشم نازانم دەیدەی من دێوانەشم ئەخ ئەیوەنی وەنی جوانێ جەمپەری پاوەنێ خۆزگا دەمزانێ ئامۆزا چۆن پێ دەکەنێ تۆ پێکەنێنە دێ وەڵا من دەبووم خەنێ دێوانەی کردم شۆخە کچە عەرمەنێ جوانێ جان بیخەداوێنم قورعانێ بێنە ئامۆزا بیخەداوێنم لە تۆ زیاتر وەڵا کەس نالاوێنم لە تۆ زیاتر جوانێ کەس نالاوێنم بریا دەرزی بام لێ لە تیژ و تەنەک بام دەروازەبانی ئەیوە سنگ و مەمەک بام ئەیوەنی وەنی جوانێ جانبەری باوەنێ خۆزگا دەمزانی نازی لێ چۆن پێ دەکەنێ شۆخە کچە عەرمەنێ
جوانێژان ئاورێ دەشێشم عەجیب دەردێکە لێ هاتووەتە پێشم نەماوە هۆش و دەیدەی فکری کاریشم هەولم پێ نادا قیل لە باز ناتۆرێ لێشم هەولم پێ نادا دەیدەی ناتۆرێ لێشم خاوسیم چاترا ئەیوەی لە پێڵاوی تەنگ بێژنیم چاترا وەڵا لە مارە کەوجەنگ بێژنیم چاترا جوانێ لە مارە کەوجەیە هەرکەس باوەڕکان دەیدەی بەسێن خوانیژن هەرکەس باوەڕکە ئازیزم بەسێن خوانیژن ماڵی دەشێوێ دەیدەی وەک ماڵەکەی من دۆستی ئەژیرێ ئەیوەی پێی خۆشە دژمن دۆستی دەژیرێ وەڵا پێی خۆشە دژمن ئەیوەنی وەنی جوانێ جامبەری باوەنێ خۆزگا دەمزانی سەیزادە چۆن پێ دەکەنێ بۆ پێکەنێ نەدێ وەڵا من دەبووم خەنێ دێوانەی کردم شۆخە کچە عەرمەنێ شكينا محمدي أو خصوصا دم كوشيا شاوشين ببلا وباندي Sanjwana
بكس ناخوري دەستان خۆش بێ کاکە بابان دەست خۆش بۆ زەربا کاگە ئاغای ئیسماعیل دەست خۆش بۆ ئەو باڵەبانە ئەمە تەبیعەتی سلێمانیە ئەمە پایتەختی ڕۆشنبیریە لە کۆنەوە حەسەن زیرێکی نەوریش ڕووی کردووە تێرە ماملەیە گۆرانی بێژە دێرینەکان بەڵام هیوادارەمانەی کە هونەری میلیە شوێنن نەچنم گۆرانیان بیلۆدی ڕەسەنە خامانە بۆ ڕێکلامی دایبی و برنج و نازەمانە بکەن تکایە خۆتان ئازگدانی بۆ ڕێکلامت تکایە گۆرانی کوردەکان مەشوێنم زانە ئاغای محەممەدی عەزیمزادە وەکو باسم کرد لە نەتەوەی کوردیش نییە گوێ لە شعرەکانی بگرن هونەری میلی شعر و گۆرانی و مۆسیقایە سەری ئەو زەربەکەن کە کورد دروستی کردووە سەری ئەو باڵەبانەکەن کە کورد دروستی کردووە یەک گروپی مۆسیقان بە تاقی تەنیا و سێ کەس یەک ئەتوانم بڵم گروپێکی زۆر جوان ئەو گۆرانیە ڕەسەنانە پێشکەشەکەن ئاغای محەممەد عەزیمزادە خۆی بەسەراتی زۆری لایە لەسەر هونەری ڕەسەن دیار ئەو چەندین ساڵە ئەتوانم بڵم 50 ساڵە لە هونەری میلیە کارەکات ئەو لەوانەیە زۆرتر شارەزای هەبێت لە بیرەوەری هەیە لەگەڵ نەرمەند دیێرینەکانە سوپاس بۆ ئەوانی کابی نەرمان دەستان خۆش بێکە دەستخۆشیتان زۆر لێکەن لە هەموو تاراوگە و لە ئەوروپا و لە برایش کاگوران کە سامان بزانام لە بەریتانیا لێوە کۆمیتی دەستیان خۆش بێ هەمووتان سەرکەوتوو بن کاکە بابانشمان زۆرمان بکرد ئێمە زۆر نازمانێ زۆرمان نیە لەبەر بینەرەکان ئەگە خۆت حەز پێ شتێک ترمان پێشکەش پێی
ئەگە ماملیەک بێ حەسەنێک بێ جاری بێش و حەسەنی زۆر خۆش بێت یا هەر میلیەکان بێت ئێمە شارازی پێوەڕی هوايك كاك حسن والله يعني ئەگەر گۆرانی مامۆستا سەید لەسقەتان پێخۆش بێ ماملێتان پێخۆش کەسیشی وڵا سیارە زۆرگەش خۆش ئەگەر کرێک ئەغی ئیسماعیل بتوانێت بەڵێ ئەڵێ با سەرهاتەکە بێمەوە چا دوای گۆرانێک دەڵێ ئەڵێ سەید لەسقەری کوردستانیە چێ بێتە میوانی ماڵێک تەمەشاکە ئافرەتێکی زۆر جوانی لێیە لە دڵێ سەد دڵ ئاشکێری ئەڵێ خۆشگا ماڵ خەڵوەت باەت و منەو کچەم بدوانایە بمزانە ئاوا منی شیام لەو هەیە ئەوی ئیشتیای لە من هەیە ئەو نەدانیشێ ماڵ خەڵوەتە بێت بە ئیشارە کچەکە هەڵەیە کاڵێ هەستە چایەک لێنێ تا کچەکە لەسەر چایەک لێنێ دوو گەنجی جوانیش ئاوا دێنە بنە ماڵ میوانیان کچە سەر بە زەکاتە مشاکە یەکێ لەو گەنجانە زۆر جوانە لە سەید لەسقەت پەشیمانە بێ ئاشتی یەکێ لەوانە بێ تا چاکا خۆن سەید لەسقەت پێ ئەزانێ ئەم کچە هەڕووی دەمی لەو گەنجەیە چا پیاو لە زمانی گەنجیە لە نێو خانەوادەیەکە کچێ پەسەندکە پشی لێو ماڵەشی پێ جوانە هەروازانێ هەوە کاری تەبیعەت ئەوایە ئەمیش گۆرانێ هەر کەسێ هاتووتی عاشقم گۆرانی مامۆستا سەید لەسقەرە بەسەر هاتووی ئەو خۆشەویستەیە منیش ئەڵێن بەخۆشی ئەو جەماعەتە بەڕێزە و ئەوانەی کە بەڕاستی لەو نەوارەدا ئەگرنە و بەو سۆزە گرێ دڵیانەکرێتەوە دەستان خۆش سەید لەسقەرە هەڵبەتە توول و تەفسیری زۆرە بەڵام بەڕاستی ئەو نەخەستەی گۆرانی ئەو نەهیلاشی گۆرانی ئەو گۆرانیانە لە کۆشی خۆی نەڵێ بەکار نایە لە خوارێ بڵێ بە دەر ناپاسووی لەزەتی ئەو گۆرانیە ناستە
ڕاستە دەمە خۆش بێت داوای گۆرانی ئەتۆم نایەتۆمە ئەڵێ مامەسا زۆر بەوە ناسراوە بزان وتیشمان بەس بەخوا زۆربیان دیارە زۆر حەزەر لە گۆرانەکە بەسەر چاوکەم تکرارەکەنەوە دووبارە بە خۆشی ئەوانەی کە ئەو گۆرانی خۆشیان پێخۆشە هەڵبەتە سەر ئاهەنگەکەی خۆمە بەڵام شارەکانی لە کتێبەکان دزیومە بە خۆشی ئەو خۆشەویستانەوە محەمەی عەزیمزادە وەکو باسم کرد کە ئێستا لە کوردستانە و لە شاری سلێمانیە ئێمە زۆرمانومان کرد ئێوەش ئەگەر حەستان لە دەنگی بویشتیایی دەنگی ئەو دەنگە خۆشەتان کرد ئەتوانن پەیوەندی بکەن بۆ ژمارە تەلەفۆنی کە دامانەوە سپاس یەکەم جارێکتر قاوەخانەی کە دووری زەردەشتی ئاوادان کردەوە من هیچم نییە ئەگەر خۆی ئاخر دیاری پێشکەشەکە زۆرمان ئیلا کرد من هیچم نییە بۆی ئەگەر خۆی حەزەکە ئەگەر خۆشی حەزناکە ماڵاویتان کاک بابانیش تەوان ئیلاک بوو بۆ نی سەعات ئیزم لێوەرگرت بەڵام ئەگە حەز بکە ئاهەنگێکی تر پێشکەشکە ڕەحیمی برام تۆ حەزت لە چی شتێکی ئێدە باشە دەست بۆش کاکە ڕەحیمی شەکەلەوانی کە هەموو کات لەگە کاکە بابانە وەڵی ئەوەنا ئێمەش تەنایەک ئامانجوانێ ئەو میلۆدی ڕەسەنانە زیینوت بێتەوە تۆمار کرێ ئەوە ئامانجەکانی کاپترێک کە تووری زەردەشتە خۆجێتان لەو گۆرانە میلیانە بۆ هەموو شعر و گۆرانیە دەجار دووبارەیەکەم دەست خۆش کەیوانجان Come back and be sure.
بادم درددارا زۆر سپاس بۆ ئاغای محەممەد عەزیززادە بۆ کاکە اسماعیلی باڵەبان بۆ کاکە بابانی بەڕێی بابانی زەرت زۆر سپاسان دەکەم بۆ بینەرانەی کە لە لایڤەکەیە چەندەها سڵێن نردووە نەمتوانم جواب بێن بەمەوە چەندەها دەستخۆشیان کردو وەڵڵی جا بەخوا ئەگەر ڕوون بێت ئەوە بێت تەکلیفی بکەین بۆ مامەهێرشی خۆشەویستمان سەلام عەلەیکم بەخێر کاگێرشجیان بەخێر بێ من ئەمیز ماڵاوای بکەم بەڵام تێر ناخۆین لە هونەری ڕەسەن بەڕاستی بۆ دەزێمە نییە ئەم هونەرە هونە ڕەسەن و جوانە کاگێرژیان من دڵم نایە ئەگەر دانشن چۆنی کوڕش خۆشەویستانی لایڤەکە دوایی یەک بە یەک جوابی هەموو کۆمنتە جوانەکانتان هەیەمەوە سپاسانەکەم ئاغای محەممەدی عەزیززادە یەکێکە لە هونەرمەندە دێریەکان جارێک ترەڵمەوە ئەو کوردیش نییە بەس باوەڕکە جوانترین هونەری کوردی پێشکەشەکە جوانترین شعر و هەنراوە پێشکەشەکە ئەڵێم بابانگەکەم باشە ئەوە لەبەر ڕێز و خۆشەویستی و بانگە پیرۆزە کەمێک لایڤەکە ڕاگرین یەگەڕێنەوە لاتە